هەرێم ناوێ 120 ملیارەکە بنێرێت و دەڵێت لە پارەی موچەی فەرمانبەران بیبڕن. دەسەڵات بۆ بانگەشە خەڵک هەڵدەخەڵەتێنێ، لەلایەک پرۆژەی نوێ ڕادەگەێنێت، لەلایەکی تر پارەی پرۆژەکان ڕادەگرێت. دوای شکستە گەورەکەیان هەسەدا هێرشێکی دیکەی هێزەکانی دیمەشقی تێکشکان. دوای ڕێکەوتنی نێوان هەولێر و بەغدا و هەناردەکردنەوەی نەوتێرێ کە لەسەرەوە دەکرێت موچەی ئەو مانگانەی دوا کەوتون خەرج بکرێت. هەرچەندە هەفتەی ڕابردوو بەڵێنی خەرجکردنی موچەی مانگی هەشدرا، بەڵام بەهۆی ئەوەی حکوومەت یارێم 120 ملیاری داهاتی نانەوتی بۆ بەغدا نەناردووە، تا ئێستا پارەی موچە نەنێردراوە و بە گوێرەی پێشبینیەکان یەکلایکردنەوەی پرسی موچە دەکەوێتە سەرەتایان ناوەڕاستی هەفتەی داهاتوو. وەک ئاماژەیەکیش بۆ ئەوەی حکوومەت یارێم 120 ملیار دینارەکە بە بەغدا نەدات، مەسعود حەیدەر ڕاوێژکاری مەسعود بارزانی داوای کرد لە جێی ئەوەی حکوومەت یارێم ئەو بڕەپارەیە بدات، وەزارەتی دارایی عێراق با لە موچەی موچەخۆرانی هەرێمی کوردستان ببڕێت. دوێنێ لە بڕیارێکدا مەسرور بارزانی تەمویلکردنی هەموو جۆرە پارەیەکی بۆ پرۆژە خزمەتگوزاریەکان ئەوانەی ئێستاکە لە بواری جێبەجێکردندان ڕاگرت، لە کاتێکدا ئێستا بۆ بانگەشەی هەڵبژاردن ڕۆژانە پرۆژەی نوێ ڕادەگەێنن بۆ هەڵخەڵەتاندنی دەنگدەران و نیشاندانی ئەوەی کەوا پرۆژەی نوێ جێبەجێ دەکەن، لە کاتێکدا پارەی پرۆژەکانی پێشوویان ڕاگرتووە. جێی باساوە یەکەم جار نییە لە کاتی بانگەشە حیزبەکانی دەسەڵات ئەنجامدانی چەندین پرۆژەی نوێ ڕادەگەێنن، بەڵام لە دوای هەڵبژاردن بەڵێنەکان لەبیر خۆیان دەبنەوە و هیچ پرۆژەیەک ئەنجام نادەن. دوای ئەوەی سەرەتای ئەم هەفتەیە هێزە چەکدارەکانی حکوومەتی کاتی سووریا هێرشیان کردە سەر هەردوو گەڕەکە کوردنشینەکانی شێخ مەقسوود و ئەشرەفیە لە پارێزگای حەلەب بە توندی تێکشکێنران. ئەمڕۆ جارێکی دیکە دوای ڕاگەیاندنی ئاگربەست هێرشیان کردەوە سەر خاڵێکی یاساییشی ناوخۆی هێزەکانی سووریای دیموکرات. شەرفانان جارێکی دیکە بە توندی هێرشیان تێکشکاند و پاشەکشیان پێکردن. هاوکات لە ئەنجامدا دوو ئەندامی هێزەکانی یاساییشی ناوخۆی سەر بە هەسەدا بریندار بوون. ژمارەی قوربانیانی گروپە هێرشبەرەکانی ئاشکرا نەکراوە.